پێشانگای تەندروستی نێودەوڵەتی کە ئەمە یەکەمین و گەورەترین پێشانگای تەندروستیە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش بەڕێوە دەچێت بێگومان ئێمە لە ڕۆژی یەکەمەوە وەکو کوردستان 24 سپۆنسەری میدیایی ئەم کۆنفرانسەمان کردووە و بە یارمەتی هاوکاران و بە یارمەتی ئێوەش لە ستۆدیۆی ناوەندەوە توانیومانە ئەو لایەنە گرنگوانەی کە لە بۆ هاوڵاتیان لە بۆ داهاتووی حکومڕانی تەندروستی لە هەرێمی کوردستان گرنگە بۆ بەرەپێدان بە بازرگانی لە بواری تەندروستی بۆ ڕاکێشانی ئەو توانە و تەکنەلۆژیان نوێ بۆ ناو هەرێمی کوردستان بۆ ئەوی لە کۆتاییدا هاوڵاتی و نەخۆشی وڵاتی ئێمە سوودی لێوەربگرێ ئێمە بەردەوام ڕووماڵی ئەم پێشانگە و کۆنفرانسەمان کردووە بۆی ئەمڕۆ بۆ ئەی بزانین لەماوەی ئەم 4 ڕۆژەدا چی کراوە چێ لێرە بووە بۆی هاوڵاتیان شارەزایی زیاتریان هەبێت لەسەری وەکو ڕۆژی کۆتایی میوانداری دکتۆرە لەیلان دڵسۆزمان کردووە کە ئەو بەڕێوەبەری پێشانگاکەیە ئەم خۆی پزیشکێکی دەرمانسازە و بەم کارە هەستاوە دکتۆرە توانی پێمان بڵێ لە ماوەی ئەم 4 ڕۆژەیە چەند کەس لێرە بوون چەند لایەن بەشدار بوون لە ڕووی زانستیەوە چی کراوە؟ زۆر سپاسان دەکەم سەرەتا پێم خۆشە سپاس و پێزانینی خۆمان بۆ جەنابی سەرۆکی وەزیران سەرۆک حکوومەت ڕێزار کاک مەسرور بارزانی ڕابگەینین کە لە نزیکەوە لەگەڵمان بەشدار بوو لە نزیکەوە لەگەڵمان بوو بە فەرمی سەردانی پێشانگاکەی کرد و پێشانگاکەی کردەوە لە نزیکەوە زۆربەی کۆمپانیەکانی بینی زۆربەی شەریکاتەکانی بینی و لەگەڵیان قسەی کرد و کۆمنت و تێبینیوانی وەرگرت کە لە بۆمە جێگەی فەخر شانازیە و هەروەها سپاسی بڵین سەرۆکی وەزیری تەندروستی کوردستان دەکەین وەزارەتی تەندروستی دکتۆر سامان بەرزەجی دەکەین کە لەگەڵمان پاڵپشتێکی زۆری کردین لە تەواوی ئیڤنتەکە لە تەواوی کارەکانمان پاڵپشتی کردین سپاسی وەزارەتی تەندروستی کوردستان وەزارەتی تەندروستی عێراق هەروەها بۆردی کوردستان دەکەین کوالتی کۆنترۆل فەرمانگەی میدیا و زانیاری و گشت ڕێکخراوە ناحکومیەکان وەکو WHO ڕێکخراوەکانی تر ئەمە بنەمای کارەکانی حکوومەتی هەرێما کارەکەمانە بەڕاستی پاپشتی ئەوان نەبە ئێمە ئەو کارەمان نەدەتوانی ئەنجام بدەین وەکو پێشانگاکە وا دیارە ئەوڕۆ لە کۆتا ڕۆژی پێشانگاکەینە لە نزیکەی ئەو سێ ڕۆژەی ڕابردوو تا ئێستا زیاتر لە 35,000 کەس نزیکەی 35,000 کەس هاوڵاتیان سەردانی پێشانگاکەی کردووە پێشانگاکەیان کردووە لەوە تەوقعی ئەوەی داینە پێشنیاری ئەوە دەکەین ئەو ڕۆکەش زیاتر لە 10,000 کەس سەردان بکەن لەبەرەوەی کۆتا ڕۆژی پێشانگاکەیە ئەو کەسانێک کە نەهاتبوون سەرەتا ئێستا ئەو ڕۆکە دێن وەکو تا ئێستا 150 کۆمپانیامان لەگەڵ بەشدارە کۆمپانیەکان کۆمپانیای ناوەکی و کۆمپانیای دەرەکیمان لەگەڵ بەشدارە نزیکەی 130 کۆمپانیەکان لە 130 کۆمپانیەکان کۆمپانیای دەرەوەن هەموو کۆمپانیان لە بواری تەندروستی خۆیان دەگرنەوە بۆ نمونە نەخۆشخانەکانمان لەگەڵا تاقیگەکان کۆمپانیای ئامێری پزیشکەکان کۆمپانیای ئامێری تاقیگە و گشت کۆمپانیەکانی تری کە لە بواری تەندروستی خۆیان دەگرنەوە لە ڕووی زانستیەوە چی کراوە لێرە لە ڕووی زانستیەوە چونکە ئێوە لێرە کۆنفرانسێکیش دەڕۆیت تا ئێستا چی لێ باس کراوە چی تازە لێرە جێی سەرنج بوو بێ کە ئێمە لە داهاتوودا دڵخۆش بین پێ هەرچەندە من خۆم بەشێکیان ئامادە بووم تێدا بەس حەزم لێ لە زاری تۆ بزانین ئەو زانیارە نوێیانی کە لێرە باسکران تا چەند ئینشەڵا لە پاشە ڕۆژ سوودیە بێ بۆ ئێرە ئێمە هەر لە خلالی ئەو سێ ڕۆژە و هەر ئەو ڕۆکەش بە هەمان شێوە کۆنفرانسەک لێرە بەردەوام دەبێتن لە هۆڵی کۆنفرانس لێرە بەردەوام دەبێت کە زیاتر لە 100 پەنێڵ زیاتر لە 100 پەنێڵ لێرە سیمینار و پەنێڵی بواری زانستی تێدا ئەنجام درراوە لە بواری تێلی هێڵس و تێلی میدیسن و هەروها AI و ژیری دەستکرد و ڕۆبۆت و چاندنی جگەر و چەندین زانیاری تری لە بواری تەندروستی لێرە ئەنجام دەدرێت جگە لەوەش ئەمە شوێنێکمان هەیە تایبەتە بە توێژینەوەی زانستی کە بۆردی کوردستان ینی بە سپاسێکی زۆرەوە جەماعەتی بۆردی کوردستانمان لەگەڵا کە نزیکەی 100 قوتابی و هەروها ئەوانەی کە کۆلێژیان تەواو کردو کۆلێژی تەندروستیان تەواو کردووە توێژینەوەی خۆیان لەوێن دەرپێشکەش بە خەڵک دەکەن ئەوە بۆ ئێمە ئەو کەسانی کە سەردانی ئێرەیان کردووە پشکنینیان بۆ کرایان لە ڕووی پێشکەشکردنی CV بۆ کۆمپانیا و شتەکان سوودیان وەرگرت ڕای ئەوان چی بوو؟ هاوڵاتیان سوودی زۆری هەیە بۆ هاوڵاتیان یعنی بۆ هاوڵاتیان لێرە چەندین جۆفاکەنسیمان لێرە هەیە یعنی واتە CV تەقدیمکردنمان هەیە لێرە بڵێ هەلی کارمان هەیە زۆربەی کۆمپانیەکان جگەلەوەی کە کۆمپانیەکان خۆیان هەلی کار ینی پێشتر ئاگادارمان کردینەوە کە هەلی کارتان هەیە دەتوانن لێوێن دەر چەندین CV وەرگرن ئێمە بوسێکیشمان هەیە کوشکێکیشمان هەیە تایبەتە بە جۆفاکەنسی بۆ CV تەقدیمکردن کە خۆمان دوای ئیڤنتەکە ئەو CVیانی کە وەریان دەگرین ینی بەڵێنی ئەوەیان پێ دەدەین کە زیاتر لە 1000 هەلی کار لێرە دەبیندرێتەوە لەو کۆمپانیایە
دکتۆرە لەیلان دڵسۆز بەڕێوەری پێشانگای نێودەوڵەتی تەندروستی کە بۆ یەکەم جارە لە هەولێر و لە وەکو یەکەمی پێشانگا لە کوردستان و لە عێراق بەڕێوە دەچێت. زۆر سپاس بۆ زانیاریەکە، هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازیین. بەڵێ عەمەر، هەروەکو گوێتان لێ بوو ئەم پێشانگایە 4 ڕۆژ بەردەوام بووە لەلایەن خودی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی کرایەوە لە ڕۆژی 5 مانگ و تا ئەم ڕۆژ کە ئەمڕۆ 2 ڕۆژە بڵین ئەم پێشانگایە بەردەوامە و وەکو دکتۆرە لێن ئاماژەی پێکرد زیاتر لە 30,000 کەس سەردانی ئێرەی کردووە.